پێت وایە ئێرە کوێیە؟ ئێرە بەشی بنەڕەتیە لە کۆمەڵگە جیاوازەکەی بارس. گەشتی پەروەردە و فێرکردنی قوتابیەکان لێرەوە دەست پێ دەکات. جگە لە سیستەمی وەزارەتی پەروەردە لە مەنهەجەکانی ئۆکسفۆرد و کامبریج چەندین بابەتی زیادە بۆ زمانی ئینگلیزی و کۆمپیوتەر دابین کراوە لەگەڵ وانەی کتێبخانە و چەندین وانەی تری پەروەردەی. نوێترین سمارت بۆرد، سیستەمی ئەلکترۆنیک، داقیگەی زانستی، داقیگەی کۆمپیوتەر، هۆڵی هونەر، وەرزش، میوزیک، یاریگای تۆپیپێ، یاریگای باسکە و بالا دابین کراوە بۆ بەرزکردنەوەی ئاستی قوتابی لە هەموو بوارەکان. ڕۆژانە 2 ژەم خواردنی تەندروست دەدرێت بە قوتابیان لە 2 چێشخانەی جیاواز بۆ کوڕان و کچان. ڕۆژانە چاڵاکی هەمەجۆر لەگەڵ ئیڤێنتی زانستی، هونەری و وەرزشی ئەنجام دەدرێن. توانە و بەهرەکانی قوتابی پیشان دەدرێن. بەکارهێنانی تابلێت لە پۆلی 4 تانەوە ئاسانکاری تەواو دەکات بۆ قوتابیان لە بەکارهێنانی کتێبەکانیان و خوێندنی ڕۆژانەیان. دایبابان و قوتابیان لە ڕێگەی سیستەمێکی پێشکەوتوی تایبەت بە قوتابخانە ئاگاداری ئەرکی ڕۆژانە، نمرەکانیان و چەندین وردەکاری دیکە دەبن. بۆ ئاشناون بە چەندین تایبەتمەندی دیکە لە پلاتفۆرمەکانی سۆشیال میدیا لەگەڵمان بن.